ئەزیزان و خۆشەویستان سڵاوتان لێبێ هاتوومەتە کارگەی جگەرەی سلێمانی لێرە ڤیستیڤاڵی ناساندنی بەرهەمە ناوخۆیەکان هەیە زیاتر لە 500 جۆر بەرهەمی ناوخۆیی لێرە نمایشکراوە کە لێرە ئەو بەرهەمە ناوخۆیانە بەرهەمی کەسانی هەرێمی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان و باکووری کوردستان و هەروەها ڕۆژاوای کوردستانن ئەوانی کە هاتوونەتە ئێرەوە و کەسانی کە سەردانی پێشانگاکان کردووە بۆ شتکڕین من ئەیان دوێنم بزانم جیاوازی بەرهەمە ناوخۆیەکان لەگەڵ ئەو بەرهەمانێک کە هاوردەی هەرێمی کوردستان ئەکرێت لە چێە بۆچی گرنگە زیاتر گرنگی بە بەرهەمە ناوخۆیەکان بدەین ئایا ئەم ڤیستیڤاڵە تا چەند گرنگە بۆ ئەو کەسانی کە بەرهەمهێنن یاخود ئەو شتانی کە بەرهەمهێنن لە ناوخۆی هەرێمی کوردستان بکرێتەوە تا زیاتر بە بازاڕی بکەین. بە 57 کۆشک بەشداری کراوە لەوە بەرهێنی ناوخۆی گوێزم بۆ شاخەوە بۆ کوێستانەوە زۆر سروشتیە و هەنگمان هەیە لەوێ نزیک نییە بە زەراعەت و بە دەرمان هەنجوونێکی طبیعی و زۆر چاک و بەرهەمێکی زۆر چاکوانە سرکەی هەنار هەر خۆم ئەیکەم هەتا قەیسیش وشکەکەمەوانە هی خۆمان بناخی دەولەت بوون پیشەسازی و بەرهەمی خۆماڵیە ئەگەر بەرهەمی خۆماڵی نەبە تو محتاجی دەرەوە بێ ئەوەی دنیایەکە لە سەبەتا دانرا بۆ ئەکسپار نەبوو بۆ ئێستا لەسەر لاجا ئەم ڕقەمەی لەسەرە و تاریخی لەسەرە کاگەمان سڵاوت لێبێ جەناب دۆک و یەکێک لە ئەندامانی سەرپەرشتیاری ڤیستیڤاڵی ناساندنی بەرهەمە ناوخۆیەکان ئەمێ باسێکم بۆ بکەی لەسەر ڤیستیڤاڵەکە. سڵاو لە جەنابتان سڵاو لە بینەرانی کەناڵەکەتان ئەمە ڤیستیڤاڵی ناساندنی بەرهەمی ناوخۆیی و بە بازاڕیکردنیە ساڵانە ئێمە لە هۆڵی کارگەی جگەرەی سلێمانی ئەم ڤیستیڤاڵە سازەکەین ساڵی پاریش بە هەمان شێوە ئەنجاممانداوە ئەم ساڵیش خۆشبەختانە توانیومانە تا ئێستا بە ئاستێکی باش سەرکەوتوانە ڤیستیڤاڵەکە بەڕێوە بەرین هیوادارین بۆ ئایندەیش بۆ ساڵانی ئایندە بەردەوام بین. کاگامە چەند بەرهەمی ناوخۆیی لێرە نمایش کراوە و ئەو کەسانی کە بەرهەمەکانیان هێناوە چی ئەڵێن لەبارەی ڤیستیڤاڵەکەەوە؟ بەرهەمی ناوخۆی ئێمە لێرە بە کۆی گشتی 57 کۆشکمان هەیە بەهۆی حکمی شوێنەکە ژینا ئەمانتوانی گەورەتر و فراوانتری بکەین بەس هۆڵەکە هەر ئەوەندە هەڵەگرێ بە 57 کۆشک بەشداری کراوە لەوە بەرهێنی ناوخۆی بەرهەمەکانیش بریتین لە ئەو بەرهەمانەی کە لە هەرێمی کوردستان لە ناوخۆی هەرێمی کوردستان بەدەستێت و زائیدەن کۆمەڵێک بەرهەمی کە هەیە کە لە ناو ڤیستیڤاڵەکە ئەبینرێ حەزەکەم ئەمە بۆ بینەران و بۆ میوانە بەڕێزەکانی ڤیستیڤاڵەکە ڕوون بکەمەوە کۆمەڵێ بەرهەمی کە هەیە کە هی ڕۆژهەڵاتی کوردستان و باکووری کوردستان و ڕۆژئاوای کوردستانە ئەمە بە پێویستمان زانیوە بە یەک چاوسێری هەموو پارچەکانی کوردستان بکەین لەبەر ئەوە ڕێگەمان داوە ئەو بەرهەمانەی کە کارخانەکانیان لە شارە کوردیەکانی پارچەکانی تری کوردستانە بەشداری بکەن. کاک ئاماژکۆتا پرسیارم جیاوازی ئەم بەرهەمە ناوخۆیانە خۆت وەکو با بڵێن کەسێک کە بەرهەمەکان بەکارێنی جیاوازی بەرهەمی ناوخۆیەکان لەگەڵ بەرهەمەکانی کە هاوردەکرێت لە وڵاتانی ترەوە بۆ هەرێمی کوردستان لە چییە؟ بەرهەمی ناوخۆی وڵاتی ئێمە لەسەر ئاستی جیهانی خواستێکی تایبەتمەندی لەسرە لەبەرەوەی بەرهەمەکانی ئێمە زۆر سروشتین پترۆکیمیاوی نین بەرهەمی وڵاتان بە موادی حافظە و بە کارلێکی کیمیایی و بەم شێوازانە ئەبینین ڕواڵەتێکی جوان مەسەرەن لە معلەبات لە شتیتر ڕواڵەتێکی جوان بەڵام ناوەڕۆکەکەی هەمیشە مایەی ناتەندروستی بۆ مرۆڤەکان بەڵام بەرهەمی کوردی بە شێوەیەک لە شێوەکان ئەتوانم بڵێم لە ئاستی چارەسەرایە وەکو چارەسەرێک خەڵک ئەیبینێت سروشتیە و خۆڕسکە ینی چۆنەڵێ بەرهەمێکە خواکردی دەستی مرۆڤیتیانە بەرهەمەکان بۆ نمونە هەنجوینی وڵاتی ئێمە هەنجوینێکی ساغ و پوخت و لە هەڵاڵەی گوڵ و لە شیلەی گوڵ و ئەوە هینەبێ بەڵام بەرهەمی هەنجوینی وڵاتانیکە بە جۆرەها شێوە پیتاندن و تەنانەت شەکر و شیلە و پێدانی ئەوە هەنجوینێکی ناسروشتیە جیاوازەکەی ئالەوەدایە. من خەڵکی منتخە پێنجۆنم گوندی دارۆخان دیارە خۆم پیشەکەم ئەمە نیە یاریدەدەری پزیشکم بەشی خۆپاراستن بەڵام بە حکومەوی خەڵکی منتەکەم
بۆ خۆشەویستیم بۆ گوندەکەی خۆم لە ساڵی 91 تەسەی گەورم بە خۆماوە و وازم لە لادێکم نێنەوە لەگەڵەوەی ئەمڕۆ کەموچە نییە ئەمە گۆشەیەکی باشی بۆ پڕکردومەتەوە بۆشایەکی باشی بۆ پڕکردومەتەوە بەڵام ناڕەحەتی هەیە ماندووبوونی هەیە بەڵام وازم لێ نەهێناوە و ئیسێژم بەرهەمی خۆمە و هیچ لە بازار نەمکڕیوە و لە ساسە هەمووی سروشتیە زۆر باشە هەر بژیت من زۆرم پێخۆشە کە ینی لە پاڵ ئەوەی پیشەکەت ئێستا قەیرانی موچە هەیە ینی بێژدانە نوشیاتی و دەست کردو بەرهێمنانی شتی ناوخۆی شتەکان چی و چین جۆری شتەکانمان بۆ باز ئەوەی کە من هەمە لەوێ و ینی کەیسە دامناوە تەنها گوێز و هەمووینمەیە بەڵێ ئەو ترشە بڵین ترشم هەیە بز ئەو ترشە بڵینی دۆستێکە دایناوتی بۆم فرۆشە تەنها گوێز و هەمووینم هەیە و دیارە کە بینن هیچی ترم دانەناوە مەبەسم ئەوە بەرەمەکەی خۆم ساغ بێتەوە تاوە زۆر باشە بزانم جیاوازی بەرهەمی ناوخۆی لەگەڵ ئەو بەرهەمانی کە لە وڵاتانی ترەوە هاوردەی هەرێمی کوردستانەکری لە چیایە بۆ ئەبێ خەڵک زیاتر گرنگی بە بەرهەمی ناوخۆی بدە وەڵاهی شتی خۆمانەوەی بڵین ساسە سروشتیە لە وڵاتیان چۆنی سە خۆمان دەستیان پێکردووە خیار کابرا ئێوارە گوڵە بەیانی سیرەکەی ئەیچنێ مامی بە زەختی دەرمان و بەکاری گەرمان و دەرمان و بڵین گەشەیەکی ناسروشتی هەیە کە گەشەی ناسروشتی بێت دیارە پێکاتەکەش هەر ناسروشتیە ئەوەی خۆمان هەوی تەبیعیە دەرمان ئەبێ بەکارین ئیسا خەڵکانی خۆمان زۆری بەکارین بەڵام ئێمە شتەکانمان لە شوێنێکە ئەگەر بێت و دەرمانیشکن دەوری نیە گوێزم من بەو شاخەوە بۆ کوێستانەوە زۆر سروشتیە و هەنگمان هەیە لەوێ نزیک نییە بە زەراعەت و بە دەرمان ئەمڕۆکە بەداخەوە کە خەڵکی لای خۆشمان خەتای خەڵکیش نییە ڕێنمایی کشتتوکاڵی زۆر کەمە خەڵک بە عیشایی زەراعەتەکە خەڵک بە عیشایی بەنی بە شێوەیەکی هەڕەمەکی کشتتوکاڵەکە لەبەرەوەی سیرەکەی کێڵگەکانیشمان هەمووی پیس بووە هەمووی بووە بە نایلۆن هەموو بووە بە موادی کیمیایی ئەبێ ینی وەکو بڵێم حکومڕان ئیشێ بکە لە ساسە میلەت ینی گەل گرنگی باتەوە بە بەرهەمی خۆمان لە ئیشەکەت کێوکی هاوکارتن هەر خۆتی بەتەنها یان هاوکارت هەیە کرێکارت هەیە کرێکاری دیەکە بەکارێنم بۆ بەرهەمێنانی دیارە سیارەی سەباش ناچێتە ناو گوێزەکانم کوێستانێکی سەختە بەڵام کەس بە حاشەش مەلەوە نەبێ ئەڵێن هەمووی پیاوێکی یازا ئەفرەتێکی یازا لە پشتێتی خێزانم زۆر هاوکارمە بەڕاستی ئیشەکەت بەعنی بەهۆی ئەم ئیشەیتەوە ئەم بەرهەمانی تۆ چەند کەسێکی کاریان دەستکات منە منیسە لە گوندەکەی خۆمە هەم وڵاغار هەم گەنج سوودی لێبیننەوە تەنها خۆم نییە لە هەمان کاتشا ئەمڕۆکە بڵێم پشتیوانێکی باشە بۆ دەوڵەتیش منیسە داوامی خۆمەکەم لە هەمان کاتشا ئەگەر مەقابلی موچەیش نەبێ توانام زیاترە لە خەڵکێک تەنها چاوەڕێ موچەیە یعنی ئەوە هۆکارێکی باشە بۆ ئێمە توانین لەسەر قاچ خۆمان بۆچین دەستی کاری ناوخۆی زیادەکە بەرهێمنان بەڕاستی من جێی داخەیسە لە منتیقە پێنجۆنە لادێ هەیە چۆڵە هەمووی هاتوۆتێ شار وڵای خەڵکی گوندە لادێم بەڵام لە مزگەوتی گەورە چوار جوود گۆرەوی بەدەستۆی و نایلۆنی بەدەستۆی وڵە خەڵکی شارم بۆ نای بە شاری لادێکی جوانی هەیە چۆڵی کردووە هەمووی هاتوۆتە ئێرە بە عیشوای شار گەورە بووە یعنی فاوزایەکەم شارە بەڕاستی سیستەمی نیشتەجێبوون بەو شێوەیە نابێ سیستەمی نیشتەجێبوون نەبێ بە شێوەیە بێ بتوانین خزمە گوزاریەکان تەواوکەی ئەگەر وانە بیایە کارەبا ئیسە لەوانەیە ئیسەگە لە سا بیستە بێ ئەگەر بەو شێوە نەبێ کارەبا لەوانەیە لە سا هەفتا ببیان ئێمە هەنجوینمان هەیە هەموو ساڵێک بەرهەمێکی خۆماڵی هەنجوینمان هەیە هەنگەکانمان لە منتیقی گەرمێن و کوێستانی پێەکەین ئەمە منتیقی گەرمیان کەلار لەوێ هێنەوە منتیقی سووداش و شوێنە کوێستانەکان ئەم بەرهەمانەمان هەیە هەنجوینە جوانەمان هەیە هەنجوینێکی ئەسڵی باشمان هەیە هەنجوینەکە ئەمانە دەبین ئەمانەیان چی ئەمانە ئاوی بنێشت و بنێشتە تاڵ و ئەوانەیە ئەویش هەر سروشتی و تەبیعی و منتیقی خۆمانی کوردستانە ئەویش هەر خۆماڵیە بزانم جیاوازی بەرهەمی ناوخۆیی کە لە وڵاتی خۆمان بەرهەمێنرێت لەگەڵ ئەو بەرهەمانی کە لە وڵاتانی ترەوە هاوردەی هەرێمی کوردستانەکرێت لە چیایە بۆ ئەبێ خەڵک زیاتر گرنگی بە بەرهەمی ناوخۆی بدە بەڵێ ئێستا بەنسبەتی ئێمە ئێستا شکر لەخوا بەزیابێ کۆمەڵی هەنگەوانان کۆمەڵێکی زۆرین هەنگێکی زۆرمان هەیە ئێستا بەهەش لایەکڕێ هەیە دووسەی هەیە سێسەی هەیە هەیە سەی هەیە ئیتر لەخوا بەزیابێ هەنجوونێکی باشی خۆماڵی جوان بەرهەمەیەنین بەڵام ئێستا ئێرانی ئەوانە هەیە لە بازارەکان ئەگەر بگەرن بە 5,000 بە 10,000 بەڵام ئیخۆمان هەنجوونێکی تەبیعی و زۆر چاک و بەرهەمێکی زۆر چاکوانەیە جیاوازی
تەمان بەرهەمی ناوخۆی لەگەڵەوە ئینترا ئەوەیە بەرهەمی ناوخۆی هەلی کاری زیاد دەکات بزانام ئەوە لە ئیشەکەی خۆتانە چەند کەس هاوکارتان بۆ ئیشتان با بڵێن چەند کەس لەگەڵتانە کاری کردووە و لە مقابلا بۆ نمونە پارەی وەرگرتووە ئیشی بۆ کردو بەڵێ ئێمە کۆمەڵێکی زۆرین ئەکەوینە گەڕ هەیە سنووقی هەیە کۆمەڵک ئیشەکات هەیە شانەی هەیە کۆمەڵک ئیشەکات هەیە هەنجوینی هەیە کۆمەڵک ئیشەکە یعنی حرەکەیەکی تەواومانتیاک و کۆمەڵی هەنگەوانان لە کوردستانە خەڵکێکی زۆر سەرقاڵی ئەو ئیشەین لەخوا بەزیاد باشە جەنابەت پێم وایە خێزانیش هاوکار تەبێت لە ئیشەکە بەڵێ خێزانیش هاوکارمە بۆ شوێنەکە سەماوکە خاتم سڵاوت لێبێ بزانم جەنابەت چۆن هاوکاری هاوسەرەکەتەکەی لە ئەم ئیشە و لەم بەرهەمان یارمەتی دەرێک یارمەتیە دەم و ئیتر شانەی لەگەڵا چاکەم و ئیتر هەنگوی نوشتی لەگەڵا چاکەم و هەموو شتێکی هاوکاریم لەگەڵە باشە بەرهەمەکان تا چەند خەڵک پێشوازی لێکات تا چەند خەڵکی حەزی بە بەرهەمی ناوخۆیە بە بەراورد بە ئەو بەرهەمانی کە لە وڵاتانی ترەوە ئەهێنێتە ناو هەرێمی کوردستان وڵا زۆر کەس ئیتر حەز بە شتە کوردەوارەکانی خۆمان نەکات باشە خۆت تا چەند چێژ لەوە بینی کە کەسانێکی بەرهەمهێنن ینی بەس بەکارێن نین ینی بەرهەمتانەیە و ئێستاوە بینی چەند نمونونێکتاندانەوە و بە خەڵکیشی ئەفرۆشن چێژی ئیشکردن کە خۆت بەرهەمبێنی لە چیایە ئێستاوەکو من خۆم هەنگوین بێ هەری خۆمان نەبێ هیچ شوێنێکی تر ناکڕمەک و سرکەی هەنار هەر خۆم ئەیکەم ئیتر ئەم شتانایی هەمووی هەر خۆمان نیکەن هەتا قەیسیش وشکەکەمەوانە هی خۆمان تەنها ئەمانە نێشتی کێژەیە بۆ خۆتان هی خۆمان کوردەواری خۆمانی خۆی کاک بەرەن سڵاوت لێبێ بزانام جەناب لە کێو هاتووی بۆ فیستیڤالەکە و بەرهەمەکانیش تشین خێر بێ سەرچە و سەرسەرم ئێمە بۆ هەوکاریکردن بۆ بەرهەمی خۆماڵی باشووری کوردستان لە باکووری کوردستان بەشداری ئەم فەستیڤاڵا بن ئەمە پێڵێن دۆشاوی خرنوب ئەم مەیوە کوردستانی تورکیا خۆمان بەرهەمێنن بۆ کۆمەڵە نەخاشی چارەسەرە تایبەتی بۆ کۆڵۆن بۆ ئەو کەسانێک کە نەخسی ڤیتامین دیسن دیژی کۆڕۆناژی ئەوەیەکی زۆر بەرگریە بۆ گەشەی مناڵ زۆر سوودیەیەکە لە چی دروستیەکەن ئەمە پێڵێن تەرجمە هەرفی بکەن ئەلێن شاخی بزن بەڵام عەرەبی ئەلێن خرنوب شیری ئەم مەیوەیە سیستەمی سار دروستکەن شیری ئەم مەیوە بەستەنیا میوە ینی مەیوەیە خۆی شیری ئەمە زۆر بمبارەکەژی سەردەمی خوددا پێخەمبەر یاخوب کارهێنەوە چەندین ساڵ کە خۆراک نەبوو ئەو سەردەمادا چەند ساڵ ئەمە ژیەوە ئەمە تەمەنەی گیژە 6,000 ساڵ پێش ئێستا پێش شەکر بدۆزرێت جێگە شەکر کار هاتووە دوای وم بوو زۆر وڵات ئەمە وەک دەرمان کارێنن زۆربەی دەرمانەکاندا ئەمە هەیەتیە جیاوازی بەرهەمی ناوخۆی لەگەڵ ئەو بەرهەمانەی کە لە کارگە دروستەکری لە چیدا کارگەکە کە ئەوەیەکی مادە حافیزە و مەسە ماستی کارگە جیاوازە لەگەل یە خۆماڵی بەرە سروشتی ئەوە جیاوازی زۆرە بۆ لایەنی تەندروستیژی کاریگەری زۆرە مەسەڵە ئێمەلێن کە شێوازی ئۆرگانیک یانی سروشتی سەمەد کاربینی تشتێکی ترە مەسەڵە بە سروشتی ئۆرگانیک گەورە بکەیت تشتێکی ترەوە کۆتا پرسیارم ئێوە چەند کەس بەیەکەوە کارەکەن ینی ئەم بەرهەمەی کە دروستەکەن جگە لە جەنابەتی کێی تر لەگەڵتانە ئیشەکات و دروستیەکات چەند نەفەرن ئەمە سیستەمێکی تەکنۆلۆژیەکی زۆر پێشکەوتووە لە کارگەکەدا لایەنی کەمتر 250 کەس کارەکە بەس 150 کەس بەیەکەوە بەڵێ بەس ئەمان نییانە مادی ترجی ئێمە زەیتی کۆمەڵە زەیتی سروشتی کۆمەڵە دۆشاوی تر ئێمە بەرهەمێنن لە باکووری کوردستاندا بەس ئەم خەرنوبە نیە شتی دیکە تشتی ترجی بەرهەمێنن بەڵام پێمە خۆشە کورد بەرهەمی خۆی هەبە ئەمڕۆتە سێر دیکە کە ئەلێن قایرانە ئابوووریەیە یعنی هەرمی کوردستان یعنی کوردستانی باشوور پشتێک و بەستووە نفت ئەگەر نفتەکە نەڕۆ ئەمە ژیانەکە واسە سێردێکی دراسەکەمان کاتێکی مەسەلی سیاسی تیارە کارتی ئیبراهیم خەلیل کارهێنە کارتی باشماق کارهێنە ئەگەر کورد لێرە بەرهەمی خۆی بینە قەیرانە ئابووریجی دروست نابێ لە ناوخۆی پارەکە دەمێنێت چۆن یعنی بنەخەی دەولەت بوون پیشەسازی و بەرهەمی خۆماڵیە ئەگەر بەرهەمی خۆماڵی نەبە تو محتاجی دەرەوە بی پشتی خۆ دەرەوە بەست یعنی پێویستە بەرهەمی خۆماڵی ئێمە گرنگترین بدن شوونێکە بەرهەمی خۆماڵی باشی نەبە کە واستا بە نە بێگانە بکڕن پارەکەمان ناو خۆمانی مینە داخەوە خەڵقەکەمە ئەلێن ئەمەی تورکیە نەبە نابم ئیرانی نەبە نابم خۆماڵیە دلێ باش نییە باشە برنجی خۆماڵێکە کیلۆیە 6,000 دەرەوەتی 1000 دینار دیارەکە برنجمە زۆر بە نرخە خاکەکەمە زۆر دەولەمەنە بەڵام
دەکرێت ئێمە بەرهەم بێنێ. من سابوون دروست دەکەم بە کەرەسەی سروشتی کوردستان بە مێوی شاخ و زەیتی زەیتون و باقی کەرەستەکانی کە سەوزە و وشکەی کوردستانە. زۆر باشە باسی ئەوم بۆ بکە سروشتی هەرێمی کوردستان کەش و هەوا و خاکی هەرێمی کوردستان تا چەند بەسوودە بۆ بەرهەمە ناوخۆیان. جوانترین سروشتمان هەیە، جوانترین سەوزەمان هەیە، جوانترین وشکەمان هەیە لە بەرەوەی هەتاوێکی زۆر جوانی گەشتمان هەیە، چواروەرزەکەمان هەیە. ئەمانە هەمووی هاریکارە بۆ ئەو موادانی کە ئەسڵەن جیناتیان نەگۆڕاوە، دەستکاری نەکراوە، شتە سروشتیەکەی ئەنجا ئەو شتە سروشتیانە ئەوەیە کە تۆ سوودی لێوەرەگری کە لە عالەما دەست ناکەوێت. باسی ئەوەت کرد وتت ئەم ئیشە کە بەردەوام بووم تەمەەن وتم مامۆستای پەیمانگام. بەڵێ من خۆشی شەوقیم مامۆستای پەیمانگای هونەرە جوانەکانم لە سلێمانی بەشی گرافیک من خۆم دیزاینەرم بەس لە ئەڵمانیا بۆ ئەم مەسلەیە دەورەم وەرگرت بوو لە کاتی نەخۆشیەکەمە بەس بەکارم نێنا لە کاتی کەرانتینەکە ئیترەوە تۆ لە ماڵەوەی تو پارە نیە و مەعاژنیە و ئیشێکی باشە ینی ئەو قەیرانە هۆکار بۆ بۆەوەی تۆ بێ شتێکی تازە دروستکەی بەرهەمێکی ناوخۆی. بەڵێ بەڵێ کۆتا پرسیارم ئەم ئیشات تەنها خۆت نیت کیتر هاوکارە بۆنی ئیشەکەەوە کە ئەوانی جۆرە لە جۆرەکان کاریان دەستکەوت چەند کە سوودمەند بووە لە ئەم بەرهەمانی جە. ڕقەمیە گەوانی کە ئەم کەرەسانە بەکارێنن زۆر سوودمەند ئەبن لە بەرەوەی شانەیە لە شانی براندە جیهانیەکان براندە جیهانەکانیش ئەو موادانی کە ئێمە هەمانە نیانە. ژمارە 2 هاوژینەکەم هاوکارمە زۆر زۆریش لەگەڵ یەکێکم خستوەتە ئیشەوە ئەویش هاوکارمە هەلی کاریش بۆ بەڵێ بێلەوە ئەو بازارانی کە ئێمە ئەو موادانیان لێکردن ئەوانیش سوودیان وەرگرتووە. چیت هەیە بۆ کەسانی کە دێنە بازار زیاتر پەنا بۆ بەرهەمی دەرەوەی هەرێمی کوردستانە بن یعنی بەرهەمی وڵاتانی ترە بە تایبەتی بەرهەمی کارگە لە کاتێکا ڕەنگە بە باشی بەرهەمە ناوخۆیەکان نەناسن. یەک کێشە هەیە لە بەرەوەی پێشتر ساختە و پشتیوا زۆر کراوە متمانە نییە ئێمەمانەیە متمانەی خەڵکەکە بگەڕێنەوە بۆ شتە خۆماڵیەکان یعنی ئەترسن بەکاری بێن ئەترسن خراپ بێ وان نییە ئێستا ئێمە بەدڵ و بەگیان من حەزەکەم چۆن بۆ خۆمی دروستەکەم ماوە بۆ خەڵکی دروستەکەم حەزەکەم سوودی لێوەرگن حەزەکەم قەدر و قیمەتی شتە خۆماڵیەکان بزانن بۆ جارێکیش بێت تاقی بکەن. بەڵێ تاقیکەرەوە بزانە سوودی لێوەرگریان نا بڕوا بکە ئەوە ئەم شتانە لە جیهانە لە ئەوروپا زۆر گرانە لە بەرەوەی زۆر باشە. ئێمەمانەی ئەو متمانەیە لە ناو خەڵکە بگەڕێنینەوە. یەکێک لە گرنگەکانی بەرهەمی خۆماڵی ئەوەیە چەند کەسێک بەهۆی ئەو بەرهەمەوە کاریان دەستەکەوێت بەهۆی بەرهەمی خۆماڵیەوە هەلی کارێکی زۆر لە ناوخۆیان دابی نەکرێت و ئەو بەرهەمەش کە دروستەکرێ ئەو پارەیە ناچێتە وڵاتێکی تر بەڵکو هەر لە ناو هەرێمی کوردستانە پارەکە ئەمێنێتەوە دەورانەکاتەوە بە بازاڕەواتە ئەگەر بێت و گرنگی بە بەرهەمی خۆماڵی بدەین لە کاتی دروستبوونی قەیرانی داراییشە بازار بە شێوازێکی باش لەسەر پێی خۆی وەستێ بەڵام ئەگەر هەموو ماوادان یاخود زۆرینی ماوادەکان لە وڵاتانی کەەوە بێنین پارەکان دژتە وڵاتێکی دیکە ئەو کاتە بازاری هەرێمی کوردستان لە کاتی خەیران وەکو ئێستا بەداخۆی بینین زۆرێک لە بازارەکان سستەیەکی زۆریان پێوە دیارە پارەکەی چووەتە دەرەوە بۆیە گرنگە هەر یەکەمان زیاتر گرنگی بۆ بەرهەمە خۆماڵیانە بدەیت ئێمە بەردەوام ببین زیاتر ئەو کەسانە دوێنین بەڵامەچینە لای ناوبڕێک و ئەگەڕێنەوە لات. لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێ من دەمەوێت لە فیستیڤالی ناساندنی بەرهەمە خۆماڵیەکان چەند کەسێک وەرگرم لەو کەسانی کە بەرهەمهێن بوون باسی بەرهەمەکەی خۆیان و گرنگی بەرهەمی خۆماڵی و جیاوازەکە لەگەڵ بەرهەمی وڵاتانی دیکەمە بۆ بکەن ئێوەش لەگەڵمان بن. ئێمەمانەیە متمانەی خەڵکەکە بگەڕێنەوە بۆ شتە خۆماڵیەکان. کلێنکسێکمان دروست کردووە زۆر باش سپاس بۆ خۆ ینی لە کوالیەتی دراوسەکان و هەموو کوالیەتەکانی تر باشترە. یەک لە بەرهەمە ناوازەکانمان بریتە لە ماستاوێکە لە قوتونراوە. بەرهەمەکانمان پێکاتون لە گوێز تو ڕوبەهەنار و دۆشا و هەنجیری وشکرا و بیبەری خۆشکرا و کۆمەڵێک بەربوومی خۆماڵی دیکە خەڵک فاسفودە خۆ ینی نایێتەوە بۆ بەرهەمە خۆماڵەکان کە لە ڕاستیە ئەوەی زۆر مهمە بۆ ئینسان خواردنی تەندروستە.
سڵاوت لێبێ بە خێر بێ بۆ فیستیڤالەکە بزانم چیت بینیەوە باسێکی فیستیڤالەکەم بۆ بکە تا چەند گرمەوە بەلای جەنابتەوە. سڵاو لە ئێوەش لە قەناتەکەشتان کاکە وەڵی ئێرە ببێ دائیمەن زۆر باشە چونکە بەڕاستی خەڵق لەم شتانە دوورکەوتوتەوە ئەوەی کە یعنی ئەمەگە سەحین نەبێتەوە بەخوا دایکمە من جارێک و ماشەڕەش حەوە دەرمانە عنی تر دەرمانە حەو دەرمانەیە حەو عیلە دەپەڕێنێ کاکە وەڵی ئەوەی شتی خۆمانە مەنیسکە نۆکە دوای ئەوە ماشی ڕەشە دوای ئەوە ترخێنەیە بەڕاستی مەسەلی عنی تۆ سەیرەکەی ئێستا بای لێ هاتۆ برنج و فاسۆلە برنج و فاسۆلیا ئێدە وەڵی ئەوانەی کە لە دەریشەوە نانەخۆن هەمووی خراپە کاکە باڕوو بکەنە شوێنێکی ئاوە دەستکەینەوە بەشتی کوردەواری خۆمان تا چەند گرنگە ئێمە بۆ تەندروستی خۆشمان بێ دوورکەوینەوە لەو مەوادانی کە لە دەرەوە هاوردەکرێت ئەم جۆرە فیستیڤالانە دەیان و سەدان بەرهەمی جوانی تێ وڵی هەموو ئەکسپاری غەڵەتە من ڕقەمی لێ ئەیان لێرە بە من و تۆ یەفرۆشنەوە کیسەی تازەوە خۆیان ڕقەمینە هێلکە ئەوەی دنیا هێلکە لە سەبەتا دانرا بۆ ئەکسپار نەبوو بۆ ئێستا لە سەلاجا ئەم ڕقەمەی لەسەرەوە تاریخی لەسرە کڕوا من ئیمان بەو شتانە نەماوە من تا چەند گرنگە بەرهەمی ناوخۆیی کە هەلی کاریش بۆ چەند کەسێک دابینەکە ئەگەر ئێمە بێن ببینە کڕیانی و بەرهەمە ناوخۆیان طبعاً هەمووی قازانجە بۆ مناڵەکانی خۆمان قازانجە بۆ ڕۆڵانەی کە ئیشوکاریان نییە ێکا کە ڕوو بکەنە شوێنێکی وە جا حکوومەتی جوابێک کە پشگیریان بکات و زەرعات بکەن و شت بکەن و بیەنە ناوشارەوە ئەوە زۆر باشترە ئێستا من یەکێک لەوانی کە هاتبوون ئێرە هەنگوین دروستەکەن هەنگەوان بوون باسی ئەو کەی هەرێمی کوردستان لە ڕووی بەرهەمی هەنگەوە ئێستا زۆر بەرەو پێشوە ساڵێکیان هەرێمی کوردستان یەکەم بووە لە تەواوی دنیاە لە بەرهەمی هەنگوی ئەخدە باز جارەوە سێقەی نەماوە ئەبێ بە دانسقە بگەڕێت تاوەکویشی باشە دۆزیتەوە مەسەر ڕێ بۆ شەکرە باشە تۆ بە شەکر بەخێەوە کردو لەکێ بە شەکرە باشە گرنگە بەرهەمەکە پۆخت و خۆماڵی دوێ باش ئەوانیش کە ئەیکەن با بە دڵسۆزانە بیکەن ئەگەر خۆیان لێ خۆن بە ئێمەشی بنک بەڵام خۆیان لێن ناخۆن بازەشت هەرۆڵاگین تۆ بڵشتی کوردەواری هەمووی دەرمانە من خۆم ئەفو خۆم حەبیان بۆ نووسیم لە سەیدەلی بڕاو پێ بکەن نەم کڕیوە چوم جایکەینم کڕیوەی خۆم سروشتی ئەرەوەڵ دەکەت وەکو خۆی لێ وەرگرتووە ئەرەوەڵ ئەوە باشە نەبێتەوەنی منەچم شتی کوردەواری خۆم حەبەکە ناخۆم پێشەکی زۆر سپاسی و بە ڕێزانەکەم هەلایان بۆ ئێمە ڕەخساندووە ئێمە وەکو کارگەی کلێنکسی شەنە کلێنکسمان هەیە لێرە پێشنیارمان کردووە کارگەکەمان ناوخۆیە لە هەولێرە کلێنکسێکمان دروست کردووە زۆر باش سپاس بۆ خۆ ینی لە کوالێتی دراوسەکان و هەموو کوالێتەکانی تر باشترە ئەو خەڵکەی کە ئێستا بەکارهێنەرێتی شایەتی ئەو ڕاستیەمان بۆ یاد کاک ئەحمەد بزانم گرنگی بەرهەمی ناوخۆیی لەگەڵ ئەوانەی کە لە دەرەوە دێن جیاوازەکەی لە چیە بۆچێ بێ خەڵک ئێستا بگەڕێتەوە بۆ بەرهەمە ناوخۆیەکانی خۆی بەڕاستی مەسلەی بەرهەمی ناوخۆیی سێ چوار ئیسیفادەی هەیە یەکەمیان هەلی کارە ڕەخسێنێت من ئێمە ئێستا هەر لەم کارگەی خۆمان کە کارگەیەکی بچووکە زۆر گەورە و کارگەیەکی وا بە ناوبانگ نیانی کە بڵێنینە بەلایکەمەوە بێت لە شاری سلێمانی بەس لە هەولێرە زیاتر لە 13-14 کارمەند کاری دیاکە و کەس کاری دەستکەوت بەڵێ 14 عیلەی ڕێک حالیان نانی لەسەرەوەی بەس لە هەولێر لە سلەیمانی کە مندا بەشکاری سەرێکیم لە پارێزگای سلەیمانیە ئێمەش لە لای ئێمە حالیان ئەم دقیقەی نزیک 9 کەس وا بینە 10 کەس ئەگەر خوامی لیبێ ئینشەڵا بەم فەرعە تازەی کە یکەینەوە بینە نزیک 14-15 کەس یعنی 14-15 عیلە ئیسپادەی لێکە و نایدەگەن تا خەڵک زیاتر بەرهەمەکە بەکاربێنێ ئەبێتەوەی دابیکردنی بژێوی بۆ چەند خێزانێکی تر خۆی ڕاستی ئێمە با دەست لە حکومەت و مەسلەی ئەوە حکومەت و دەسەڵات و یارمەتیۆم شتانە با بشوێن با خەڵکەکە بێ هاوکاری یەک بێ هەرچەند بەڕاستی ئەگەر بینە سەر مەسلەی ڕاستیەکەی پارێزگای سلەیمانی لە سەیانەوە لە زۆربەی پارێزگاکانی تر باشترە ئێمە من خۆم تەوزیعەکەم زۆر لە وەڵاوتم بزانم وەزعەکە چۆنە و خەڵک چۆن پێش ینی بەڕاستی پێشوازیمان لێکە کاتێک کە چوین بە زۆربەی مارکێتەکان کە ئەمود ناوخۆیە کارگەی خۆمانە ئەگەر کابرا زۆریشی ببووە هەرێوی دایگرامانەوێت بۆچی بەڵێ زۆر خەڵگەی لەخوا بە زیابێت لەوا باشین بەس ئەگەر بێت و هەمووی خەڵک یعنی بە ئام خوباتە ئەوەی بەرهەمی ناوخۆ و کاری ناوخۆ بەکاربێنێ من بەڵێنێم ئیتر کارێکە بە ئینشەڵا پێویستمان بۆی نەود نەبێت چونکە ئەگەر بیرتان بێت لە ساڵی تا ساڵی 2012 پارێزگای سلێمانی لە سەرانسەری عێراق یەکەم بوو لە پێشکەوتنی هەموو کارگەکانی عێراقا زۆرترین کارگەی تیابوو زۆرترین هەلی کاری تیابوو بەس لە 2012 تر وەزعەکە گۆڕا ڕاستی بەڵێ کەس بۆ ئێستا هەلی کاریش ئەو وەزعەیە کە ئیبینیت و
تعیناتی ژنیە و بەزەگەر بێت و حکومت دەعمی خاوەن کارگەکان کات بەڕێی و من قەنەعەتی من وایە وڵات بەرەو پیشەسازی بڕوا باشترە تا بەرەوەی چاوەڕێی نەوت و واریداتی نەوت و بۆجێ عێراق و بۆجێ فڵان ئەمە خراپە بۆ سەرمایە ئابوون. جیاوازی کلێنسکەسەکەیەوە لەگەڵ ئەو جۆرانی تر کە لە وڵاتانی ترەوە هێنرێتە هەرمی کوردستان لە چیایە؟ بڕوا بکە من خۆم ئەنسووریم وڵات و نیشتیمان و خاکی خۆم زۆر خۆشەوە. دوایی جەنابتان واقعی ئەسلی کلێنکسەکە بین ئەوەی کە ئێمە ئێستا ئینتاجیەکەی نەیخینە بازارەوە لە هیچ وڵاتێکی نەک دراوسێ بڕوان پێ بکە ئیشەڵا لە نیەتما هەیە چۆن ئاویستەیمانە چێ بۆ ئەوروپا بۆ دەرەوە و بۆ ئیمارات من فەخری پێوەکەم زۆریشم پێخۆشە ئیشەڵا کلێنکسی شەنەکەی ئێمە ژەنێرین و ئیسترادیەکەین بۆ دەرەوە چونکە بە کوالێتی و بە نەوعێتی زۆر دەرەجەیەک لە هەموو کوالێتی ئینەکانی بازارە نەک بە دراوسەکان بڕواکە لە ئەوروپیەکانش باشترەکەیە. لێنس چیترتان هەیە؟ حالیان خەریکی مەوادی پاکەرەوەی نیشەڵا بەڵێ مەوادێکی پاکەرەوەی ئینتاجەکەین کە دەرمانی چەوری لابەرەکەی هیچ بۆنێکی نییە بۆ خاتونەی کە ماڵی پێپاکاتەوە ئەو بەڕێزەی کە دوکانی شەوایی و چێشخانە و ڕیسۆرانتیە زاییمان هەیە بۆ دەسە بێ و بۆ قاپیژە بێ بە 3 سیسی 40 قاپە شۆرێت کە ئەو زایە لە هیچ کوالێتیەکان نیە لەخوا بەزیابێ نە لە پارێزگای سلێمانیەوە نە لە عێراق بەکامدی. کاک باشە سڵاوت لێ بێ بزانم جەنابەت لە فیستیڤالەکە بە چ بەرهەمێ بەشداری؟ بەڵێ بەرهەمەکەی ئەمە بەرهەمی شیرەمەنیە و بڵێن یەک لە بەرهەمە ناوازەکانمان بریتە لە ماستاوێکە لە قوتونراوە. بەرهەمەکەی کەشمان بەرهەمی ماستە دیار هەردوو بەرهەمەکەمان بە حکومی کۆمپانیاکەمان کۆمپانیایەکی نوێیە هەردوو بەرهەمەکەشمان بەرهەمی نوێیە. جایەکی لە بەرهەمەکان بۆیە زۆر قسەی لەسەرەکەم زۆر تاکیدی لەسەرەکەمە لەگەڵ هەموو کەناڵەکانە بریتە لە ماستاوێکە لە قوتونراوە. بیهێنی بۆی پیشانی کامێرەکە بدەین نمونە. بەڵێ ئەمە یەکێکە لەو بەرهەمانی کە باسم کرد بۆ ئێوە ئەم بەرهەمە هەڵەبجە یا هەڵەبجە ئایس بریتە لە چی؟ بریتە لە ماستاوێکی ناوخۆی خۆمان لە قوتونراوە. نرخی چۆنە؟ بەڵێ نرخی بەدانە 500 بەسێت 24 دانێتیایە بە 9000. بەڵێ کاک بەژات گرنگی بەرهەمی خۆماڵی بە نمونە ئەوەی شەکەیەوە لەگەڵ ئەو بەرهەمانی کە لە دەرەوە هێن و کۆزانی ئێستا بەرهەمی شیرێمانی وڵاتانی دیکە بە تایبەت وڵاتی ئێران زۆر هێنرێتە هەرێمی کوردستان. جیاوازی بەرهەمی خۆماڵی لەگەڵ ئەو وڵاتانی دیکە لە چیە؟ بەڵێ دیارە مەسلەی ڕێکابە و چاودێری لەسەر بەرهەمەکان بە شێوەیەکی گشتی ڕۆڵی خۆی هەیە لە هەر وڵاتێکە. تۆ ئەگەر بەرهەمەکە ناوخۆ بوو یەکەم دوورە لە مەسلەی موادی حافیظە. دووهەم ئەو بەرهەمەکە لە دەرەوە دێت تا ئاگاتە دەستی تۆجاری وایە بە مانگ لەسەر سنوور ئەوەستێ بۆی کێشەیەکەوە. یعنی کوالێتەکەی دائەبەزێ و بەروارەکەی ینی ئەکسپایرەکەی نزیکە بێتەوە. بەڵام بەرهەمی ناوخۆ دائیمەن لەو شتانە بەدوورە. کۆتا پرسیارم یەکێک لە گرنگەکانی بەرهەمی ناوخۆکە باسەکریەوەیە هەلی کار بۆ چەند کەسێک دابینەکە. ئەم کارگەی ئێوە ئەم بەرهەمانەیەوە چەند کەس بەیەکەوە کارەکە؟ بەڵێ کارگەکەی ئەمە کارگەی هەڵەبجە ئایس توانیوەتی مەسەرەن بەلایانی کەمەوە ئەگەر تەمان ئێمە بە حکمەوەی شەکەمان پەڕووباڵی هەیە ڕوا بۆ مەسەرەن بۆ لە هەڵەبجەوە بیگرێت هەولێر معاملەکە لە هەولێرە بەرهەممان لە هەڵەبجە هەیە لە سێمانی هەیە مەسەرەن لە دەوروبەری هەولێر و وا بەرە و باشوور و بڵێن ناوڕاستی بەغاش ئەچێ ناوڕاستی عێراقیش ئەچێ بە حکمیەوە تا دێ کارمەندەکانمان زیادەکەن. ئێستا لەم حاڵی حازم نزیکەی 100 کەس سوودمەندە لە کەس هەلی کاری بۆ دەن. بەڵێ سڵاوت لێ بێسی بەرخان باسێکی بەرهەمەکەی خۆتان بۆ بکە چی بەرهەمەیەنێەوە؟ ئێمەکو کارگەی دەستی خەرپانی لە فستیڤاڵی ناستاندن و بە بازارکردنی بەرهەمە خۆماڵیەکان بەشداریمان کردووە. بەرهەمەکانمان پێکاتون لە گوێز تو ڕوبەهەنار و دۆشا و هەنجیری وشکرا و بیبەری خۆشکرا و کۆمەڵێک بەروبوومی خۆماڵی دیکە. ئێمە لە سەرەتادا بە شێوەیەکی زێکی زۆر هەڕەمەکی بەروبوومەکانمان ئەخستەنەوە بازارەوە بەڵام خەڵک ئەوەی پێ باش نەبوو پێی باشتر بووکەوە لە ڕووی تەندروستی هەموو بەرهەمەکان لە کیس بنرێنیان لە قوتوو بکرێن. ئێمەش هاتین تووەکەمان خستەنە و کیسێکی لەم جۆرەوە کەوا هەموو شتێکی لەسەر ینی بەرواری بەسەرچوون و هەموو سوودەکانی لەسەر نووسراوە لەکوێ بەرهەم دێت یاریەکان هەمووی لەسەر پاکەتەکە
هەموو زانیارێکی لەسەر نووسراوە ینی ئەگەر کەسێک بێوێت ئەم شتانە بکڕێت زۆر دڵنیا ئەبێتەوەکە چییە و چۆنە چونکە ئەگەر ئێمە بە شێوازێکی تر بمان فرۆشت بە چۆن بڵێ کیلۆ بەو شکڵە بمان فرۆشت بە خەڵک نەیەزانی ئەمە چۆنە و سوودی چییە یان چۆن دروست دەکرێت و لەکوێ بەرهەم ئەهێنرێت بۆ ئێمەش ئەم بیرۆکەمان هات بە خەیاڵدا کەوا شتێکی ئەوە دروست بکەین و دۆشا و ڕووبەهێنەرەکەش بە هەمان شێوە هەموو معلوماتێکی لەسەر نووسراوە. ئێستا بۆ نمونە لە ناوی شەکانتان ئەمە پێچانەوەیکی جوانی بکراوە نرخی چەندە بۆ نمونە ئەمە چەند گرامە؟ بەڵێ ئەمە نزیکی 270 گرامە بێت نرخی 2000 بەم شێوەیە. باشە گرنگی یاخود بۆچی ئەوێ هاوڵاتیان بەگشتی زیاتر گرنگی بە بەرهەمی خۆماڵی بدەن وەک لەوەی کە بەرهەمێک لە وڵاتێکی کەوە کات بێت هەرێمی کوردستان بەکاری بێن. خۆی لە کوردستانی ئێمەدا بە زۆری بڕاندە خۆماڵیەکان زۆر کزە ڕێژێکی زۆر کەمی هەیە بە زۆری بڕاندەکانی دەرەوەی وڵاتن لە دەرەوەی وڵاتەوە بەروومەکان ئەهێنرێتە ناو کوردستانەوە بەڵام نرخەکانیان زۆر گرانترە هەروەها زۆر ناتەندروستیشن هەموو بەرهەمەکان مەوادی ناسروشتی تێکەڵاکرێت هەروەها بەرهەمەکانیان لەبەر ئەوەی کە هاوردەی کوردستانەکرێت نرخی زیاتریشی ئەکەوێتە سەر بەڵام ئێمە بیرمان کردەوەکە خۆمان لە وڵاتی کوردستان ینی لە هەرێمی کوردستاندا خۆی بەرهەمی هەیە بۆچی ئێمە هەڵ نەستین لە کیسکردنی بۆ بکەین لە شێوازی بڕاندە جیهانیەکان ئێمەش بڕاندێکی خۆماڵی دروستکەین هەموو بەرهەمەکان لە کیس بنێنیان لە قوتویان بنین بڕاندێکی خۆماڵی لە دروست ئەکرێت بۆیە پێم باشەکەوە هەموو بەرهەمەکان کە لە کوردستانان وەکو بۆنەوەکو میکیاجان بەرهەمی خۆماڵی هەزاران شتی هەیە لە کوردستاندا بەڵام کەس بە بیریان نایەتەوە بیکا بە بڕاندێک بۆی خەڵکی کوردستان سوودبند بن لەم جۆرە شتانە. زۆر باشە کۆتا پرسیارم بزانم ئێوە چەند کەسن و هەلی کار بە بۆنێم کارەیەوە بۆ چەند کەس دابین کراوە؟ ئەمە لەبەرەوەی سەرەتامانە تازە دەستمان پێکرۆتەنە کۆمەڵێک گەنجین خێزانی ئیشەکەین ستافێکی بچووکمان دروست کردووە بۆی هەتا شتەکانمان بکەونە بازار و بناسێنرێن ئیتر لە داهاتووە ئەگەر پرۆژەکەمان گەورە کردمانە کارگێکی گەورە هەلی کار ئەڕخسێنین بۆ گەنجان لەبەرەوەی گەنجان لە ئێستادا هیچ کارێکیان نییە لەم جۆرە پرۆژانە لەوانەیە بتوانن کاری زیاتر بکەن. من وەکو فرۆشیاری بەرهەمی خۆماڵی لێرە بەدا بەرهەمی تایبەت و جیاوازی خۆماڵی لێرە بەشدارم لەم فیستیڤاڵەیە کە خۆی بینتۆ لە ڕووبەهەنار و بنێشتە تاڵ و ئاوی بنێشت تاڵ و بنێشتی کوردی حازر و ڕۆنی خۆمانە و دۆشاوی توی وشکراوە و هەنگوین. خەلیل تا چەند گرنگە هاوڵاتیان بەگشتی ئیتر بێنەوە بۆ بەکارهێنانی بەرهەمە ناوخۆیەکانی ینی بەرهەمی ناوخۆی چ جیاوازێکی لەگەڵ بەرهەمی هاوردەکراوی وڵاتانی ترا هەیە؟ هەمیشە خەڵکی ئێمە شتی خۆی پێکەم بووە یعنی ئەم فیستیڤاڵانە دەلاقەیەکی باشە بەڕووی خەڵکە ئاکرێتەوە تاوەکو ئاشنا بێت خەڵکی ئێمە ئاشنا نییە ئەوەنەی مەشغوڵی فەیسبوک و ئایپات و موبایل و کۆمپیوتەرین ئەوەنە مەشغوڵی گەڕانین بە دوای شتێکی تەندروستە کە بیخۆین خەڵک خواردن و خەو هەموو شتێکی بۆ بە ئەلکترۆنیات و سیارە لێخوڕین و سوێندەرە و ئیش و ڕۆتینیاتی کار و هەشتی بەیانی بە چوار بە 12 شەو ئەوەی لێ هاتووە خەڵک فاسفودە خۆی ینی ناتەوە بۆ بەرهەمە خۆماڵەکان کە لە ڕاستیە ئەوەی زۆر مهمە بۆ ئینسان خواردنی تەندروستە باشە یعنی تۆ دیقەت باڵێ کیلویەک هەنگوین بەرامبەر چەند کیلۆ نازانم میوەیە و بەرامبەر چیە تۆ دیقەت بە چەندێک گرنگە هەنگوین بگرە لە هەنگوینەوە بۆ هەموو بەرهەمەکانی ترکە خەڵک بەکارهێنێ مهمە ئێمە گرنگی ببین ئەگەر من دەسەڵاتم هەبووایە هەموو وەرزێک یان هەموو مانگێک فیستیڤاڵێکی تایبەتم ئەکردەوە بەرهەمە خۆماڵەکان تیا عەرزەکە چونکە کوردستانی خۆمان دیقەت بی ئەتوان بڵێم دەوڵەمەندترین شوێنە بە بەرهەمی خۆماڵی لە شوها و خاکەکەی زۆر بەشتێکەوە یعنی بەسیترین شت هەنگوینی کوردستان لە شەرقی ئەوسەدا باشترین هەنگوینە ئەگەر هەنگوینی شوێنەکانی کە لە ساحەب بۆ لە سابیستی ئاوێت ئەو مامۆستایە لێرە هەیە ماستەری هەیە لە هەنگوینە ئەڵێ لەم سەری کوردستانی گەورە بە هەرچە پارچەکەەوە هەتا ئەو سەری تا تورکیا کوردستانی تورکیا هەنگوینم هێناوە 80 نمونە لە ساعت 14 ئاوە ئەمە دەلاتە لەوەی کە باشترین هەنگوینمان هەیە لە شەرقی ئەوسەدا یعنی ئێمە هەموو بەرهەمە خۆماڵیمان هەیە خەڵک نایە بەدەمیەوە بەداخەوە بۆ فیستیڤاڵەکانیش گرنگیکی ئەوتوی پێ نادرێ بەڕاستی ینی معقولێن ساڵی فیستیڤاڵی بکرێتەوە
باشە زیاتر من پێم وتی ئەگە بەدەستم بێ هەموو مانەیەکەم هەموو وەرزێکێکم و ئەگەر دیقەتی وڵاتانی دەرەوەبەی هەموو وەرزێک فیستیڤالێکی تایبەتیان هەیە فیستیڤالی بەهارایە هاوینە هەیە پاییزە هەیە زستانە هەیە خەلیل کۆتا پرسیارم یەکێک لە گرنگیەکانی بەرهەمی خۆماڵی ئەوەیە هەلی کار بۆ چەند کەسێکیش دابینەکە لە بەرهێمێنانی ئەو جۆرە بەرهەمەیە تا چەند گرنگە خەڵک کە دێنە بازار کە دێنە فیستیڤالانە زیاتر لە بەرهەمە خۆماڵەکان بکڕن بۆ ئەوەی جۆرێک لە هاندان وێ بۆی ئەو کەسانە ئیشەکەیان گەورە بکەن هەلی کار بۆ خەڵکێکی زیاتر لە وڵاتی خۆیاندا فعلەن کاکزم ناکەوە ئەگەر دیقەت بێ ئەمە بۆ نێمە کەشکمان هەیە لێرە ئەم کەشە کە من بیفرۆشم لە ماڵەوە کابرا دولار جەنابتان و بینەران حیواندارە و مانگای هەیە باشە گرنگی زیاترەیە بە ماڵەکانی ئالیکی زیاتریان نایەتێ شیر زیاترە بێ کە شیر زیاتر بوو بەرهەمە شیرەمەنیەکان و ماست و دۆ و کەرە و قەیماغ و کەشک و ئەم شتانە زیاترەکە کە زیاتر بوو من ئەی فرۆشم ئەو زیاتر گرنگی پێەیە زیاتر دروستەکە من زیاترە فرۆشم خەڵک زیاترە کڕێ یعنی ئەسوڕێتەوە بازنەیەەکە باشە کە من فرۆشم زیاد بوو ئەو زیاتر هااندا ڕێژ لە وڵات تا دەمێنێتەوە ناچێتەوە دەرەوە ئەوت مهمی ینی مهمترینشت ئەوەیە کە پارەکە لە ناوخی وڵاتە بێ دەساو دەسەکە لە ناویەکە ینی کە من ئیشەکەم لێرە شتێک ئەفرۆشم زیادە فرۆشم خاوەنی بەرهەمەکە من خۆم فرۆشیارم خاوەنی بەرهەمەکە قازانجەکە منیش قازانجەکەم ئازیزان ئەوەی کە بینیتان فیستیڤاڵی بەرهەمە ناوخۆیەکان بوو کە بەرهەمێکی ناوخۆی زۆریان لێرە عرضکردن و زیاد لە 500 بەرهەمی ناوخۆیی لێ ئەوەی کە گرنگ بوو باسی بکەین بەرهەمی ناوخۆیی یەکێک لە باشەکانی ئەوەیە ماوەدی حافزەی تێ ناکرێت ینی بۆ نمونە کاتێک بەرهەمێک لە وڵاتێکی دیکەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت نرخەکەی کەمێک زیاتر دەچێت سەری بەهۆی کرێی گەیاندنەکەیەوە ئەمە یەک دوو ماوەدی حافزەی تێکرێ بۆی بۆ مودەیەکی زۆر ئەو بەرهەمە بمێنێتەوە ئەمە ژوا کات ئەو بەرهەمە تا ڕادێک ناتان دروست بێ بەڵام بەرهەمی ناوخۆی ئەمانەی نییە بەرهەمێکی تەواو سروشتیە و ئەو بەرهەمە ئەو کەسەی کە دروستیەکە لە خاکی هەرێمی کوردستان لە ناو خاک و سروشت و کەشوهای هەرێمی کوردستان بەرهەمەکە دروست دەبێت بۆیە گرنگە هەمومان کاتێک دەچینە بازار یاخودەم فیستیڤاڵان دەکرێتەوە لەو بەرهەمە ناوخۆیانە بکڕین چونکە هەم تەندروستە هەم هاندانە بۆ کەسانیشی کە بەرهەمەکە دروستەکەن چونکە بەرهەمی ناوخۆی وا کات بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەشێک لەو کەسانی کە بێکارن بەوەی ئەو بەرهەمەوە کاریان دەست پێوێت واتە بەکڕینی تەنها بەرهەمێکی ناوخۆیی تۆ هاندەرەبی بۆی کەسێک بژێویش زیانی دەست بکەوێت یاخود بەرهەمێک بەرەو زیاتر بەرەو پێشچوون بچێت بۆیە گرنگە بەلای هەمومانەوە کە زیاتر گرنگی بە بەرهەمەکانی ناوخۆی وڵاتی خۆمان بدەین پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ